بەشێک لە هاوڵاتیانی قەزای بەردەڕەش بوو دووبارە هەڵگیرساندنەوەی شەڕی براکوژی ئیدانەدەکان پێیان وایە ئەزموونی هەرێمی کوردستان دەستکەوتەکان ئەوە دەخوازێت یەک ڕێزی سیاسی پێکەوە کارکردن بە ئاراستەی بەدەستهێنانی دەستکەوتەکانی تر بکرێنە ئامانجی پێکەوە کارکردنی هەموو لایەنە سیاسیەکان. من وەکو هاوڵاتیەکی سنووری قەزای بەردەڕەش ئیدانەی هێرشەکانی سوپای تورکیا دەکەم بۆ سەرخاچی هەرێمی کوردستان، چونکە ئەم جۆرە هێرشانە کە لەلایەن هێزەکانی تورکیا دەکرێن بۆ سەرخاچی هەرێمی کوردستان دەبێتە هۆی شەڕی نێوان هێزە کوردیەکان. داواکارین لە سەرکردایەتی کوردی یەک ڕێزی نێوماڵی کوردی بپارێزن و پارچەکانی تری هەرێمی کوردستان بپارێزن. لەبەر ئەوەی ئەم جۆرە شەڕانە تەنها خزمەت بە دژمنانی گەلی کورد و وڵاتی تورکیا دەکات. شەکی ئەم وەک گەنجێت قەزا بەردەڕەش ئەم خێراتنا گوتکەین دەستخۆشێلن گوتکەین ئەم حەسناکەین شەڕی براکوژیە بێتەکردن ئەم ئیدانا شەڕی براکوژیەکەین ئەvە پلانا بیا تورکیایە مە کوردا vêgra بەردات ئەم داخوازل هەموو سەرکرداتکەین سەرکردت کورد بێک و دانوستاندن ڕین نەخۆرێ vê کێشە چارەسەرکەن. چاودێرێکی سیاسیش پێی وایە وڵاتانی داگیرکار ئامانج و مەبەستیانە دووبارەکی بکەوێتە نێوان هێزە کوردیەکان تاکو لەم ڕێگایەوە ئامانجەکانی خۆیان بەدەست بهێنن خاچی کوردستان داگیر بکەن. بینین کۆمەڵێک یعنی پلانی نوێ کە ئەوێتن کوشتن و بڕینی کورد بە کورد ساغ بکاتەوە ئێمە وەکو یەکێتی و وەکو کوردێک هیچ کات ئامادە نین بکەوینە داوی گڵاوی ئەم پڵاوە پیسانەی ناحەزانی کورد و بکەینە شەڕی براکوژی، چکە پێم وایە شەڕی براکوژی لە پێشتریش دەرەنجامەکانمان بینیوە تەنها لە زەرەری کورد و کوردستانە. ئاڵۆزیەکانی سنووری پارێزگای دهۆک هاتنە ناوەی سوپای تورکیا بۆ ناوخاچی هەرێمی کوردستان و ڕووداوی شەهیدبوونی ژمارەیەک پێشمەرگە لە ناوچەکە نیگارانی زۆری لێکەوتۆتەوە. هاوڵاتیانی بەردەڕەشش وا دەخوازن یەک ڕێزی لە پێش هەموو ئەگەرەکان بێ. محەممەد جەلیل، کەناڵی بادینان، بەردەڕەش.